حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچە سنووریەکانەوە بۆ قوڵایی خاچی باشووری کوردستان نزیکەی 300 کەس لە کادر و ئەندامانی ئەو حیزبانە یان بنەماڵەکانیان لە باشووری کوردستان تیرۆر کراون. حیزبەکانی ڕۆژهەڵات دەڵێن هەموو ئەو تیرۆرانە لەسەر دەستی هێزە ئەمنی و سەربازیەکانی ئێران یان بە بڕیاری ئەوان ئەنجام دراون. مستەفا مەولودی جێگری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستان ڕایدەگەێنێ دوای ڕاپەڕین بە گشتی دەوروبەری 300 عملیاتی تیرۆریستی دژی ئەندامانی ئەو حیزبە ئەنجام دراوە کە بەهۆیەوە نزیکەی 200 کەس شەهید بوون. مەولودی ئاماژە بەوەش دەکات حیزبی دیموکرات لەگەڵ ناوەندە ئەمنی و سیاسیەکانی باشووری کوردستان لە پەیوەندیدا بووە تا چۆنیەتی ئەو ڕوودا و ئەنجامدەران و پلاندانەرانی ئاشکرا ببێ. بەڵام تا ئێستاش ئەنجامدانی لێکۆڵینەوەکان لەلایەن ئەم ناوەندانەوە نەیانتوانیوە حیزبی دیموکرات و بنەماڵەکانی ئەم قوربانیانە قەناعەت پێبێنێت. تاکو بڕیاردەر و بکەرانی ئەو تیرۆرانە سزا نەدرێن دۆسەی تیرۆرەکان هێشتا کراوە دەبن. هەروەها کاوە بەهرامی ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش دەڵێت سەردەمی ئەنجامدانی تیرۆرەکان باشووری کوردستان ساقامگیر نەبوو، ئێستاش هەلومەرجەکە بە گونجاو نازانن و لە لێپرسینەوە لەو کەسانەی کە لە تیرۆرەکاندا گلاون دڵنیانین. کۆمەڵەش 35 کەس لە کادر پێشمەرگە و ئەندامانی لەو ماوەیەدا تیرۆر کراون. ئەنوەر محەممەدی بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵە دەڵێت لە ساڵی 1991 لە دەوروبەری ڕانیە تیرۆرکردنی ئەندامانیان دەستی پێکردووە و دوای اینجار لە ساڵی 2012 لە هەولێر ئەندامێکی ئەو حیزبە تیرۆر کراوە. هەروەها چەندین جار هێرش کراوەتە سەر بنکە و ئەندامان و سەرکردایەتی ئەو حیزبە لە باشووری کوردستان. سازمانی خەباتی کوردستانی ئێرانیش دەڵێت بۆ یەکەم جار لە ساڵی 1991 ئەندامێکی ئەو حیزبە لە دەوروبەری ڕانیە تیرۆر کراوە و دواتر 11 کەسی دیکەشیان هەر لە باشووری کوردستان تیرۆر کراون کە یەکێکیان ئەندامی سەرکردایەتی بووە. ئەو ڕێژەیەش جگەل لە چەندین جار هەوڵدان بۆ تیرۆرکردنی ڕێبەرانی ئەو حیزبە و ڕادەستکردنەوەی 5 پێشمەرگەی ئەو حیزبە کە سازمانی خەبات حیزبی داوای ئیسلامی عێراق بە هاوکاری بزوتنەوەی ئیسلامی کوردستان بە ڕادەستکردنەوەی ئەو پێشمەرگانە بە حکوومەتی ئێران تۆمەتبار دەکات. دوایین هەوڵدان بۆ تیرۆرکردنی ڕێبەرانی سازمانی خەبات لە ساڵی 2006 ئەنجام دراوە کە ئەو کەسەی ویستوێتی تیرۆرەکە بکات لەلایەن پێشمەرگەکانی ئەو حیزبەوە دەستگیر دەکرێ و دوای دانپێدانان ڕادستی هێزەمنیەکانی باشووری کوردستان دەکرێت کە دوای ماوەیەک ئازاد کراوە. هەروەها پارتی ئازادی و یەکێتی شۆڕشگێرانیش دەڵێن زیاتر لە 6 جار ئەندامانیان لەلایەن حکوومەتی ئێرانەوە تیرۆر کراون کە یەکەمیان دامەزرێنەری ئەو حیزبانە سەعید یازدان پەنا بووە. جگە لەو ئامارانەش لەو ساڵانەدا چەندین کەساتی و چالاکوانی سیاسی سربەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور شەهید کراون کە هێشتا ئاماری ورد لەبارەیان بڵاو نەکراوەتەوە. ئەو حیزبانە بۆ هێنانە گۆڕی دۆسەی ئەندامانی تیرۆرکراویان چاوەڕێی ڕۆژێک دەکەن کە بە گوتەی خۆیان هەلومەرج گونجاو بێ و ئەوان لە لێپرسینەوە و سزادانی بکەران دڵنیابن.